بەڕێز جەستن تۆماس شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا ویلایەتی یۆنا میوانمانە سەبارەت بە پەیوەندیە تەلەفۆنیەکەی ڕاوێژکار یاسایشی نیشتیمانی ئەمریکا و سەرۆک وەزیران بەسروور بارزانی. بەڕێز جەستن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەمە دووەم جارە ڕاوێژکار یاسایشی نیشتیمانی ئەمریکا بە تەلەفۆن لەگەڵ سەرۆک وەزیران بەسروور بارزانی قسە دەکات. هەردوو پەیوەندیەکەدا هەردوو لە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان قسەیان لەبارەوە کردووە. بۆچی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە گرنگە؟ نەوتی هەرێمی کوردستان ستراتیژیە بۆ هاوپەیمانەکانمان لە ئەوروپا بە دیاریکراویەکە پێت بڵێم لە ڕۆژهەڵاتی ئەوروپا، چونکە ئەمە هەندێک جار کێشەیان بۆ دروست بووە، چونکە سەرچاوەیەکی وایان لە دەستداوە ناچار بوون پشت بە رووسیا ببەستن. ئەمە هۆکارێکی دیکە ئەوەیە کە وەزارەتی دەرەوە کۆشکی سپی و هەروەها حکوومەتی ئەمریکا بەگشتی دەیانەوێت مەبەستیانە کە پەیوەندیەکانیان بچنە قۆناغێکی دیکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. لێرە لە واشنگتن ئەو دەنگە هەیە، ئەو کارە هەیە، چونکە نەوتی هەرێمی کوردستان و هەروەها هەرێمی کوردستان بە دیاریکراوی ڕۆڵێکی باشی گێڕاوە لە پاراستنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و هاوپەیمانێکی زۆر باشە و لە داعشدا بینیتان کە کێبوو لە هێزڵی پێشەوە بوو. ئێستا نابێ ئەوە لەبیر بکرێ کە چەندە پێویستە کوردستان بەهێزتر بکرێ، باشتر و سەقامگیرتر بکرێ و دانان بەو سربەخۆیە کە کورد دەبێ هەیەی پێم وابێ دەبێ زۆر بە وریایی و مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان. باشە بەڕێز جەستن لە قسەکانە باسی پێکهێنانی کابینەی دێمیش کراوە لە زووترین کاتدا. بۆچی بەلای ئەمریکاوە گرنگە کابینەی دێم زوو پێک بێ؟ پێم وابێ پێکهێنانی کابینەی حکوومەت هەنگاوێکە بەرەو پێشەوە بەوەی کە دانی پێدابن دامەزراوەکانی نوێ بکاتەوە، مزداقیەت و دەسەڵاتی فەرمی و یاسایی بداتەوە دامەزراوەکانی، هەنگاو بەرەو سەربەخۆیی بنێ. ئەمە ئاماژەیەکی زۆر باشە و بەدڵنیاییەوە تۆ هاوپەیمان و دۆستێکت هەبێ دەبێ حکوومەتێکی باش و جێگیری بەهێزی هەبێ. بۆیە ئەم ئیدارەیە بەدڵنیاییەوە ئیدارەی ترامپ دەیەوێت کە حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستان هەبێ لە ناوچەکەدا و سەرۆک وەزیران بارزانیش و ئەم پەیوەند تەلەفۆنیەیە کە لەگەڵ مایک وۆڵتس ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا کردویانە ئەو قسانەی من دەسەلمێنێت کە ئەمە شتێکی تەنها دیبلۆماسی نییە بەڵکو استراتیژیە و قوڵی هەیە لەناو واشنگتن و هەولێر. باشە هەر لە پەیوەندیە تەلەفۆنیەکە باسی بەرەو پێشچوونەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کراوە. کورد لەکوێ پەرەسەندنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە؟ من زۆر خۆشحاڵم کە ئەتوانم بڵێم کە کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکی سەقامگیری هەیە لە ناوچەکەدا. سەیری دۆخی سووریاکە، سەیری دیمەشقکە، سەیری دۆخی لوبنانکە، لە غەزە چی ڕوادات ئەبینن کە چ ئاگرێکە لەوێ و ئێران ئەو ناوچەی بەکارهێناوە لە ناوچەکانی دیکە لە سووریا و بۆ عێراق بۆ ڕێگەیەکی کردوێتەوە بۆ چەکدارکردنی ئەو هێزانەی کە لە بندەس و هەژمونی خۆیدان لە سووریا لە لوبنان و لە عێراق و لە ناوچەکانی دیکە. بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان کردوتی لەگەڵ سەقامگیریە و حکوومەتی هەرێمی کوردستان بە کردار نەک بە قسە سەلماندوێتی کە لەگەڵ سەقامگیریە و سەقامگیرترین ناوچەشی هەیە لەو ناوچەیە لەو ناوچە ئاڵۆزە پێکدا چووە پڕ لە بابڵین شەڕەدا. بۆیە نیان هێشتووە کە ئەم ئاڵۆزیە بە ناوچەکەی ئەواندا تێپەڕێ. ئەمە وەکەزانن ئەم ئاڵۆزیانە ناوچەکەدا ڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن، بەڵام ڕاستەوخۆ هەڕەشەن بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. بەڵام هەولێر ئەمەی نەکردووە، حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی نەکردووە و بەدڵنیاییەوە حکوومەتی ئەمریکاش گرنگی پێدات. زۆر باشە. لەم ئیدارە نوێی ئەمریکادا چاوەڕێ ئەوە بکەین، ینی پەیوەندیەکانی هەرێم و ئەمریکا بچنە قۆناغێکی دیکەوە.
there's no question that this should develop into a new phase. I think بەدڵنیاییەوە ئێمە هەر ئێستا ئەتوانین بڵێن کە دەستی پێکردووە ئەم قۆناغە نوێ دەستی پێکردووە هەر لەگەڵ هاتنی با بڵێن سەرۆک ترامپەوە لە ئیدارەی با بڵێن یەکەمی سەرۆکایەتی یەکەمی گەڕی یەکەمی دواتر لە بایدن و ئێستاش کە ترامپ هاتووەتەوە زۆر پێزانینیان هەبووە بۆ ئەو هاوپەیمانی ئەستراتیژیەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کوردە هاوپەیمانەکانمان نەک تەنها لەسەر ئاستی پێشمەرگە و با بڵێن وەزارەتی بەرگریەمە چونکە زانرا کە پێشمەرگە ڕۆڵی سەرەکی بینیوە لە هێڵی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆری نێودەوڵەتی با بڵێن ئەوەی کە داعش لە ناوی برد پاراستی خەڵکی سڤیل کردنەوەی دەرگاکانی بۆ ئەو کەمینانەی کە لە ناوچەکاندا لە ناوچەکانی دیکە سەرکوت دەکران هاتنە هەرێمی کوردستان و تا ئێستاش لەوێن وانەزانن کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە نابینێ بۆیە ئەمریکا مەبەستێتی کە ئەم پەیوەندیانە بباتە قۆناغێکی دیکە و دەبینین کە گرنگی هەرێمی کوردستان جەختی لێکراوەتەوە و هەرێمی کوردستان و گەلی کوردستان وەکو هاوپەیمان و حکوومەت و با بڵێن نەتەوەیەکی دۆستی ئەمریکا ناسێنراوە و هەروەش دەمێنێت. باشە بەڕێز جەستن ینی موچە شایستەدارەکانی هەرێمی کوردستان لە دەست بەغدایە ینی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە هەر لای بەغدایە لای بەغدا ماوەتەوە ئەمریکا چی کردووە بۆەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان فشار لە بەغدا بکات بۆی کە تەواوی موچە و ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بدات؟ Well, quite frankly, I haven't been read in on the. بەڕاستی ئەوەی کە من ئاگادارم ئەوەی کە بەغداد کردوێتی و ڕاگررتی نەوت لە هەرێمی کوردستان و زیانی بە عێراقیش گەیاندووە خۆتان باشە زانن بەڵام ئەم ئاڵۆزیانی نێوان هەولێر و بەغدا ئەم کێشە هەڵپەسێرداوانە یەکەم جار نییە ئەیان بینین و ڕێگریکردنەوەی بەغدا لەوەی کە نێڵێ نەوت و سەرچاوەکانی هەرێمی کوردستان بچنە دەرەوە بەڵام پێم وابێ ئێستا هەندێک بەرەو پێشچوون هەیە و بەغدا دەترسێت لەوەی کە ئەگەر ئابوووریەکی سربەخۆتان هەبێ بە ئاراستەی سربەخۆی و ئەو بچن ببنە وڵاتێکی سربەخۆ ئەمە ترسێکی بەغدایە کە بێمانایە ترسێکی بێمانایە بەڵام ئەمە بەغدا ناتوانێت بەم شێوەیە بەردەوام بێ بەم سیاسەتی مماتەڵەکردن و دواخستن و بیان و دۆزینەوە و ڕاگررتنی نەوت و سەرچاوە سروشتیەکان و گوشاری ئابووری بخاتە سەر هەرێمی کوردستان و موچە خۆران نەدا و کێشەی بۆ دروستکە ئەمەی بۆ ناچێتە سەر تاکەی دەڕوا نازانم بەڵام ئەمەی بەدڵنیاییەوە ئەمەی بۆ ناچێتە سەر ئەوەی کە بەغدا دەیکا دەبێت کۆتایی. باشە بەڕێز جەستن لە هەرێمی کوردستان لە هەر چوارپارچەی کوردستان کاتێک کێشەیەکە بێ بە نمونە پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان لە تورکیا و کێشەکانی ڕۆژاوا و حکوومەتی نوێی سووریا کورد لە ڕۆژاواش یعنی هەر کێشێکیانە بێ دێنە هەولێر لەگەڵ سەرۆک بارزانی کۆبنەوە کێشەکان لێرە چارەسەرکردن بە چارەسەرکراوی یاخود بە ئەو پەڕی وەڵامەوە بە وەڵامی کورد بۆ لایەنەکانی دیکەی دەرەوەی کورد ئەڕۆنەوە یعنی ئەمریکا چۆن ئەمە بینێ چۆن لەما ڕوانێ؟ I mean, look, you know, we're starting to see an ease in the tension. ئێمە لەو ئاڵۆزیانەی کە هەیە لە تورکیا و لەگەڵ با بڵێن لە ناوچەکانی دیکە لە کوردستان لە ڕۆژهەڵات و لە ناوچەکان بەگشتی بەڵام دەبینن کە هەرێمی کوردستان زۆر سەقامگیرە حکوومەتێکی دیموکراتی هەیە بەڵام بەداخەو لە ناوچەکانی دیکەوە نییە لە نێوان سووریا و تورکیا و ئێران مافی کورد بەوی کە پێویستە نەدراوە وە سەرکوتکاری هەیە بەڵام لە هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارام حکوومەتێکی سەقامگیر هەیە و حکوومەتێکە کە گوێی لێ دەگیرێ دان پێدانراوە بۆیە ئەمانە هەوڵ لەدەن تورکیا و عێراق و سووریا هەوڵ لەدەن کە هەرێمی کوردستان هاوکاریان لە چارەسەری کێشەکانی. بەڵێ لە ویلایەتی یۆتا بەڕێز جەستن تۆماس شارەزای سیاسەتی دەروی ئەمریکا سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن.